سڵاوتان لەبێت بینەرانی دیمەن تیڤی من دووبارە گەڕامەوە بۆلاتان لە پرۆگرامێکی تری مایکە سوورەکە من دووبارە گەڕامەوە بۆ فامیلی مۆڵ ئەمڕۆ بزانم کێ قسەم بۆ ئەکا کێ پرسیاری من ئەزانێ و کێ خەڵات وەرئەگرێ با پێکەوە بڕۆین بزانین چی هەیە. سڵاوت دەبێت. سڵاو لە تۆش. زۆر سپاس بەخێراتی بۆ فامیلی مۆڵ. خۆش بیاخوا سپاس دەکەم. چۆن سەردانی فامیلی مۆڵت کردووە کە شوای فامیلی مۆڵت پێ چۆنەتەوە؟ ئەو برادریا بە پیاسە هاتین. خەڵکی کوێی؟ خەڵکی قەڵازێم. لە قەڵازێەوە هاتوویان لە هەولێردانی؟ لێرە دەژین هەلێرە لە هەولێرە دەژین بەس خەڵکی قەڵازێ. لەگەڵ ڕۆژ و ڕەمەزانە چۆنی؟ باشین لەخوای بەزیاد بێ. چ کار ئەەکەیتەوە؟ وەڵا کاسب. زۆر باشە لەگەڵ ڕەمەزان تین و برسی ڕۆژانە؟ عیبم نییە لەخوای بەزیاد بێ. خۆشە ڕۆژەکان ئاسان دەگیرێ. ئێستا چۆن ئەڕوا؟ هەر زۆر بە باشی دەڕوا. ئەلحەمدوللا لەخوا بەزیاد بێ. ئێمە هەمومان نەزانین مانگی ڕەمەزان مانگی لێ خۆش بوونە. باشە تۆ تا ئێستا هیچ کەسێکی عاجزت کردبێ؟ وەڵی عاجزم کردبێ؟ وەڵا هەیە و نییە و ئاوە. گەردەنی ئازاکەی؟ وەرە گەردەنی ئازابێ چییە؟ ئارێ وەڵا. دڵت باشە؟ دڵم باشە ئایبین کێشەم نییە منە ڕەو دەقەیە گەردەنی ئازابێ. کەس هەیە بۆ نمونە تۆ عاجز کردبێ و کەسە گەردین تۆ ئازانەکە؟ بەڵایی نازام زاوە دەکەوێتەوە سەر خۆی وایە؟ ئازای کرد ئازای نەکردەوە؟ ئەخر بە شتێکی تۆ زۆر گەورە بێت تاوکۆ ئازای نەکە. لا شتێکیمان نییە هەر لەوانێ باوەڕ ناکەم ئەویش لەوانێ هەر گەردەن مازاخە. زۆر باشە ئەڵێەوەی بەرام خۆت دڵی پاک بە بەرامبەرەکەشی دڵی پاک چۆن بە دڵنیاییەوە. زۆر باشە با من تۆ پرسیارێک بکەین بەس عەفو ناوی تۆم نەزانین. دێبەر. کاک دێبەر پرسیار ئەەکەین ئەگەر زانین دەبێتە خاوەن خەڵات و یارمەتیشت ئەدەم ئەگەرش نەتزانی من و تۆ چاڵنجەکەکەین پێکەوە باشە؟ بەس پێشوی بڕۆ مناو پرۆگرام بیرم نەبوو شتێکی خۆشم نایگەڕێتەوە؟ وەڵی لۆشتانە باش نیم بەسەرات شتیوە بەخوای خراپ ینی زۆر گوێ نادەم من و کتە شتیوە. هیچ ڕووداوێکی خۆش نییە بەسەر تاتبێ؟ ڕوودا و نەبەخوای نییە. نییە؟ بابا هەیە بەسەر ماتوو بە سێ ساڵەوە دەقی بەبیرم نایەتەوە دەنا چۆن نییە ڕوودای خۆشەیە چۆن نییە؟ بام پرسیارەکەت لێ بکەم باشە؟ ئەگەر زانین تۆ کاتە بیتە خاوەن خەڵات یەکەم خواردنەوەی ئەهلی بەهەشت چییە؟ یەکەم خواردنەوەی ئەهلی بەهەشت وەڵی بڵێم چییە؟ ئاوی زمزم نییە؟ ئاوی زمزم نییە بەس ئاوە بەس ناوێکی تری هەیە. وەڵی نزیکت کردەوە زۆر. نزیکم کردوتەوە دیاسان کار یەک شتێک. خۆی دوونەوە ئاو هەیە؟ بەڵێ. ئاوی زمزم و ئاوی؟ وەڵی نازانم. ئاوی زمزم شربەتەوەی کە بەڵێم ئاوە شربەت لەکوێ زانیمە ئاوی زمزم زانی بەخوای شتێکم نەزانیوە. نەوەڵا. ئێستا چی بکەین؟ وەڵا جا بڵێن ئاسان کاریت نەکرد مەسەلە بتگوت بە ئەوەیە ئەوە نییە. ئاخر ئێستا من بیڵم ئاشکرا ئەبێ. چییە وەڵی نازانم. دلۆڤان نازانی؟ یارمەتی لە ڕەفقەکەیەوێ. قورئان وەڵی نازانم. باشە مادەم نازانی با من ئاسان کاریت بۆ بکەم دوو هەڵبژاردەت ئەدەمێ باشە؟ ئاوی سوێر ئاوی سوێر و پاک باشە پێکەوە لەگەڵ ئاوی سەلسەبیل. بە ئاوی سەلسەبیل بێ. ئاوی سەلسەبیل. 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 باو بێ باو بێ وەڵێ. دڵنیایی؟ وەڵی بە ئەو بێ دڵنیاش نیم بەس باوە بێ. ئەخر نابێ بە دڵنیاییەوە با هەو بێ هەوە. بەڵێ. ناوی جەنابەت چی بوو؟ دێبەر. کاک دێبەر وەڵامەکە زۆر ڕاستە دەستەکانت خۆش بێ زۆر سپاس مەمنون. بەخێر هاتی بۆ فامیلی مۆڵ بەخێر هاتی بۆ پرۆگرامی مایکە سوورەکە. دەستان خۆش بێ زۆر سپاس. دەستەکانت خۆش بێ زۆر سپاس ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن. دەستەکانت خۆش بێ. خانمەکەت لە ماڵی خواردنی خۆشە؟ زۆر؟ هیچ خواردن لە دەرێ داوا ناکەن؟ ناوەڵا زیاتر هەر لە ماڵە لێی دەنێ. ئەم جارە خواردن لە دەرێ داوا بکە باشە لە ئەپی لە زوو با بڕی 15,000 دینار تۆ پاکێجت هەیە پارەت هەیە لەوێ تۆ دەتوانی لەوێ بای 15,000 خواردن داوا بکەیت و هەروەها بە بڕی 25,000 لە هۆم ئیستانبول دەتوانی بچی لە ناو فامیلی مۆڵ بازاڕێک. بەڵێ دەستان خۆش بێ زۆر سپاس مەمنون سەرچاوەکان. بەخێراتی؟ خۆش سپاس سەلام. بەخێراتی؟ سپاس سەلامەتی بەڕێز. سپاس چۆن هاتوونە بە فامیلی مۆڵ کە شوای فامیلی مۆڵتان پێ چۆنەوە؟
وڵی دەمێکە ناتینە ئێستا شاتینەگەرە و لەمێژە برادرین پێکەوە گوتی با پیاسەش بکەنە مش ئێرە ما پێ باش واتینە ئێرە چێ زۆر دێن لێ ئێرە بەس ئێستا دەمێکە ناتینە ڕافقیەکەن ینی بەڵێ لە مێژە منداریەوە لە منداڵیەوە بەڵێ هەروەکو براینە بەڵێ باشە نهێنی بۆ نمونە هاوڕێتی سەرکەوتو چییە؟ نێنی سەرکەوتو ئەوەیە ئەتوو کە لەگەر ئەو برادران ئەو ڕفقەکە هەر دەبژەبی ڕازگۆبی یەکەم دووەم یعنی ئێستا بەڕاستی مەشاکلی بینی برادراتی باش کەم بووە یعنی ئێستا ئەتوو ئەگەر ڕازگون مووقف کەم بووە یعنی ساحب عەد دۆشتانە کەم بووە ئەوە هۆکارن بەڕاستی هۆکاری زۆرن لەو بوارە ئەوەیە هۆکارەکە چەند ساڵە ڕەفیقن؟ وڵا چەند تقریبا مندارێ گەورە بینە پێکۆ دراوسی یەکتر بوونە دراوسی ئاچوی عالیشمانەیە بەڵێ زۆر باشە چ سیفەتێکە هاوڕەکەت زۆر بەدڵەتەوە؟ وڵی لە ڕووی باشیەوە ڕازگۆییەوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ینی ئەخلاقەوە لە هەموو ڕۆکەوەم لێ رازیم چ سیفەتێکی هەیە ئەو تۆ بەدڵت نەبێ؟ والله سفتەکانی سەتانەوەتی بەدرما تو برێ ئینسان هەر سەتاسەد ناوی بە سەتانەوەتی ئەگەر سفاتی اون بەدر نەبی ناتوانم لەگەریشی بگونجێم لەگەری بێم پیاسەی بکەم و یعنی بۆ دشمان ئەو هەر ئیشم حامیت دەکەم منش خەریز قانونم ینی کولیشمان هەر پێکەوە تەواو کرد هەر لە مەکتەبی شەر پێکەوە بینە باشە شتێکی خۆشم بۆ ناگەڕنەوە لەبێ نێردوکتانە؟ وڵا شتی خۆ تان هەتانە بۆ منی بگەڕنەوە شتمان هەیە بەس شتەر هەیە تو چ سارە پێکەوەینا شتەر هەدەبی بەس بە قورئان لەو دەمەی چی مها لە فکرنێ کە سەرنجڕاشش بێت بۆت بجێڕمەوە تان بیرنیا هەنی لە حیاتی خۆتانە بەسەرتان هاتبێ وڵا بەسەر شتی زۆرم لە مەکتەب بەسەروان باتە لە مەڕای عادادیە لەگە مامۆستایەکان ئەو شتانەمان هەبووە کەمتان کەتنی زۆر کردو ینی کەتنەکە بۆ نمونە شتێکی بکردا لە بەستەریوی بوو هەوردێکمان تقریبا وش یەک بووین منجڵ سەرقەباغی خۆی دۆزیوەتەوە ئەگەر وەکو یەکتر نەبن ڕەفیق قەت لەگەڵ یەکتری ناحێت ئێوە عمرەکە ئەمە هەر لە منداریەوە دێش یەک ساڵیەوە پێکەنەوە تەمەنمان چ ساڵە ئەگەر زۆر شتەکانمان بێک نەکە پێکۆ نابێت تا ئێستا بەڵێ لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆن ئەڕوا لەلاتان؟ وڵا زۆر خۆشە ماشەڵڵا ماگەچی بەرەکەتە مانکە ئەوەیە ساردشانی هیچ هەست پێ ناکەی کە بە ڕۆژیشی وڵای زۆر خۆشە ئەو ساڵ خاستن ئەو باران و فێنچە دەوری زۆرە لەسەر تێنێتی و برسێتی ڕۆژش کورد بۆ ئەو سال ئەگەنکە ساڵەکانی فەرقی هەیە بەڕاستی ئەلحەمدولیلا زۆر باشی من پرسیارێکتان لێ ئەەکەم ئەگەر زانیتانە بنە خاوەن خەڵات باشە ئەگەر نەشتان زانێمە پێکۆ چاڵنجەکەکەین پرسیارەکەی منەڵێت یەکەم کەس کە بەهەشتی پیشاندرا کێ بوو؟ پێغەمبەرامون تەمان پێغەمبەر ئادەم پێغەمبەری خۆمان سەڵاو عەلەیهی سەلام نەخێر ئەگەر ئاسانکاری هەبێگەن هەر پێغەمبەرامون بە تاکید بەس کامە پێغەمبەر موسا هەر چووە پێغەمبەر ئادەم یەکەم کەس جبریل جبریل عەلەیهی سەلام ڕاستە وەڵامەکەیتە زۆر ڕاستە باشە با من و تۆ پێکەوە چاڵنجێک بکەین باشە کەس هەیە لە ژیانت بۆ نمونە عاجزت نەکرد بێ ینی عاجزت کرد بێ عەفوو عاجز بی وەڵاهی بۆ نمونە ئێستا پێکەوە قسە نەکەن نەوڵای نیتم برادر قسە هەر لەنا ئەو سفاتەم هەیە قەت ئەگە تو ڕەشم ناگەێن مە مریشکە ڕەشە هەر نەبینی نەمینێ هەرچبی هەر سەلامی هەرێ دەکەم بەس لەوانەیە لەگەریان دەستم دانیشتم سەردانی نەکەم ئەگەنا قەت ئەو برادرم نییە کە برم ئێستا قەت عیلاقەم لەگەری کردبی ئەوە نییە بۆ مەسەلەی سوێند کامتان زیاتر سوێند ئەخۆن؟ سوێن واکو کوچیانی بۆ نمونە کەسێک شتێکی پێ بڵێ سەر سوێند بخۆن والله سوێن خۆ جار والله ئێستا لە قسەکردنەکە یەکسەر وەلایەکمان خوا ئەو قسانە ئەو سوندانە ئەسوندانە هەیە بەزە تو بری سوندێک بە ئەنقەز بخۆی بەغەڵەتی نا ئەومان نییە بەس ئێستا مەسەلەن زارێ دەرێ کوورە وەڵا سەعاتەکە بخۆ دقەکە ڕازێ وڵا سەعاتەکە وەلە سەر ڕاوسە ئەوانە هەیە ئەو شتانە بەس بەعام برێ سوندەشی بە ئەنقەز بخۆین ئەوە شتوانە بەس من ئەمەوێ بێمە ئێرەوە گەر ئەزیێت نەبێ من و تۆ بە شتێک بکەین چاڵنجێکەکەین باشە لە خلالی 6 ثانیە وشەی وەڵا بۆ من بەکارمێنە باشە نەک وەڵا هەر سوێن بەکارمێنە باشە ئەگەر بچیتە بیابانێک هیچی لێ نییە باشە لە پەرداخێک ئاو پەرداخێک شەربەت کامیانە خۆی پەرداخی ئاو
پێشتر گوێت لێ بووە؟ نا هیچ مادەم پێشتر گوێت لێ بووە. گوێم لێ نەبووە. یەکەم جارە ئەی چۆن یەکسەر ئاوە خۆیتەوە؟ تێنیم دەبی ئاو دەخۆمەوە خۆ شەربەتی شەر توێنێ تێشکێنێ. وەکو ئاوەکەن یا تاوا مادەم تۆی گوێت لێ بووە. گوێم لێ نەبووە. گوێت لێ بووە. گوێم لێ نەبووە. آخر ئێستا گەر گوێت لێ نەبوو بێ ئەو وڵامە نادەیتە من چکە شەربەتی شەر بە ئاو ئەگیرێتەوە وایە؟ ڕاستە بەس ئاو هۆکاری ئەوەیە فەرقی هەیە لەگە شەربەت. شەربەت ڕاست مەسەلەکە دەرێ دکتۆری گوتبی شفتی بخۆ لۆکلێ باشە 185 ئاوە. گوتی مادەم ئاوەکەی دەخۆم 100 ئاوە. شەربەتیش ئەمش ئاوەکەی دەخۆم بە شەربەتەکەی ناخۆم. زۆر باشە دەستەکان خۆش بێ زۆر سپاس مەمنون. خۆشحاڵ بووم لەگەڵێەوە زۆر سپاس مەمنون. دەستەکانتان خۆش بێ خێراتن بە فامیلیمۆڵ لەگەر هاوکاران و خەڵاتەکەم پێ بدەن. دەستان خۆش بێ. لە ماڵێ خێزاندارن وایە؟ ئەگەر نزیک بیتۆ بێ زەحمەت. خێزانەکەت خواردنی خۆشە؟ عیبی نییە وڵا باشە. هیچ خواردن لە دەرێ داوا ئەکەن؟ بەخوای نا. هیچ؟ نا. هیچ؟ ئەوە زۆر باشە. ئێوە هیچ خواردن داوا ئەکەن لە دەرەوە؟ ئەگە منداڕەکەن ئەگەنا بە خۆماننا بە زاوێ شتێک تەلەبە دەکەن ئەوە بە تەلەبات دۆمان دێت بڵێ ئەگەنا بە خۆمان زۆر نا. من ئێستا ئەپێکی زۆر باشە پێتان ئەدەم لە ڕێگەی و ئەپاوە ئێوە دەتوانن خواردن داوا بکەن و خواردنەکانیشان زۆر بەتامەوە توانن داوای بکەن لە ئەپی لە زووەوە بە بڕی 15,000 دینار ئێوە دەتوانن خواردن داوا بکەن فەرموم. لێرەش دەتوانن سکان بکەن ئەپەکە دابەزێنن و خواردنەکانیان ببینن و هەروەها لەلایەن ئافۆ لەلایەن ماکسەوە بە بڕی 15,000 دینار تۆ دەتوانانی لە ناو فامیلی مۆڵ بچی بازاری بکەیت و هەروەها لەلایەن فامیلی باربێرەوە دەتوانانی بچی تراشێکی جوان بکەی. باش سپاس. دەست خۆش هاتن دەست و سەلامەتی دەست سەرکەوتوو ئینشاءڵڵا. سڵاو دەبێت. سپاس بەڕێزت. سپاس مەمنون. بەخێراتی بۆ فامیلی مۆڵ. سپاس چاوەکەم. فامیلی مۆڵ پێ چۆنە سەردانی فامیلی مۆڵ کردو؟ وڵی زوو سەردانی فامیلی دەکەین شوێنێک خۆش یعنی بۆ ئەشیاکڕین زاروێ دێم بۆ شتانە. ماشەڵڵا باڵای ئەوەندە بەرزم. سپاس سەلامەربی. سپاس. سپاس نای بەڕێزت. ڕەزوان. کاک ڕەزوان ڕۆژانە بچێوە خەریکی؟ وڵی خوێنکاری زانکۆمە بەشی یاسە کاری عقاراتش دەکەم. لەگەڵ ڕەمەزانە چۆنی؟ وڵا الحەمدولە ڕەمەزانشی کوورێ خۆشە زۆرەکەی خۆش یعنی گەرم نییە فێنکە. تین و برسی؟ الحەمدولە نییە. شتێکی خۆشم بۆ ناگەڕیتەوە؟ هیچ شتێک لە خەیاڵتان بۆ لە زانکۆ ڕوویدا بێ یان لەسەر ژیانی خۆ؟ بە قورعان زۆر هەیە بەس کوورێ لەو دەمەی هیچم لەبیر نییە ئارە وڵای. بۆتان نایەکە یەکسەر من توشتانە بێەوە سوبحان الله شتان بیرەچێتەوە. لەوانەیە کوورێ سترێجێک بی ئەوا لەو دەمەی توش بی. زۆر باشە. وەرە ئێرە کوڕی جوان چۆنی تۆ؟ باش. باشی؟ ناوی تۆ چییە؟ میران. کاک میران پۆلی چەنی؟ 5. پۆلی پێنجیم؟ باشە. چ شتێک تۆ زۆر دڵخۆش ئەکا؟ تۆپی پێ. تۆپی پێ؟ یعنی پرسیاری وەرزشت لێ بکەم؟ باشە. کاک میران تۆ بەو هەموو جوانی و بەو هەموو قۆزیەوە شتێکی خۆشم پێشکەش ناکەی؟ وەڵا نازم. بۆ؟ نازم. تو هەروە شەرمنی؟ ئەوە چی تۆیە؟ برامە. براتە؟ ماشەڵڵا وەرە باشە وەرە پێش ئەوەندە مەڕۆ دواوە باشە بام پرسیارێکتان لێ بکەم ئەگەر زانیتانەوە کاتا بنە خاوەن خەڵات یەکسەر لە برا بچووکەکە تۆ دەست پێکەم باشە؟ وەرە پێشەوە بنکەی سەرەکی تۆپی پێ لەکوێیە؟ سویسرا. سویسرا. تۆ هەر بخۆ دوا زیرێکی؟ ئارێوە. ئارێوەڵا باشە چ دەرسێک لە لای تۆ زۆر خۆشە؟ کۆمەڵایەتی. کۆمەڵایەتی؟ کەسێکی پێچە کەسێکی زۆر کۆمەڵایەتی بێ برایەکەی تۆ؟ وڵی لێ وەرزش زۆر یان متابعە دەکا زۆر حەز دەکا لە دەرسیش باشە زیرەکەیان لە قوتابخانە. زۆر باشە دەستەکانتان خۆش باشە من پرسیار لە برایەکەی تۆ بکەم تۆ دەستەکان خۆش بێ وەڵامی پرسیارەکەی من نەزانی و من کەمێکتر خەڵات ئەدەمێ باشە؟ ئەڵێت پرسیارەکەی من چ ئاژەڵێکە هەرگیز ناخەوێت؟ چ ئاژەڵێک دەکرێت بیگۆڕی پرسیارەکە بڕک نازم بڕک قورسە. بیگۆڕم یان یارمەتیت بدەم؟ لای بیگۆڕە. بیگۆڕم؟ یان پرسیاری مێژووی ئەوانە شارەزامەوە.
لە مێژووی شارەزای مێژووی جوگرافی ئەوانە باش مێژووی جوگرافیا وڵای ئەمڕۆم پرسیاری مێژووی جوگرافیان پێ نییە زۆر داوای لێبوردنەکەم شتێکی خۆشم بۆ بڵێ یان ڕاستە با من و تۆ چاڵنجێک بکەین باشە هەتاوەکو ئێستا هیچ کەسێکی عاجزت کردبێ باوەڕ ناکەم هیچ کەس نییە نا باوەڕ ناکەم کەسم عاجز کردوێتە ئێستا ینی لێکتری تووڕە بن و قسە نەکەن پێکەوە لاانێ لۆ چەند ڕۆژێک بەس یانگەڕایت لا یەکتری هاوڕێیەکم ئەو شتێک بەس قەت نەبەوە یان بێک جاری بدێ لێک عاجز بووبین باشە بێست فرێندی تۆ ئێستا تەلەفۆنێکی بۆ بکە کە پێی بڵێ تۆ بۆ نمونە زۆر خۆش ئەوێ بزانم ئەو چ ڕەتفعالی چ قسەیەک ئەکا بۆ تۆ باشە وڵای بە چاوم بەز هەند زۆرە ماشەڵا یانەیەکی بێ زۆر زۆر فاڤۆری ینی بۆ نمونە زۆر زۆر لەگەڵی بێ هەموو شتەکانی خۆت بۆی باس بکەیت خوای ئەز حەزەکەی لۆی دەکەم زامار دەگری بزین هەڵی ئەگرێ پێی بڵێ کە تۆ بۆ نمونە ئەوت زۆر خۆش ئەوێت و باشترین ڕەفیقە لە ژیانی تۆ ئەو کاتە بزانین ئەو چ قسەیەک بۆ تۆ ئەکا و چ هەڵوێستێکێ بێ باشە ساوتەکەی بخەرە دەرەوە چاکوچۆنی ئارام جان چۆنی برام أحوالك ساعتکو ئەحواڵ باشی والله الحمد لله تبي ما يعرفنا أحوالك وەڵاوە تەماخۆ ئێوە چۆن بنە ماڵە الأخوة يوزعني ويسوي السيمان الحەمدولله وە لە چێن دەری والله ما رضا فيهم عیبی نییە جو خير چیرەکەی وەڵا هەرا لەناو بەرنامەمە گوتی باشن هاوڕێت چییە گوتمەوە دوالوی دەکەم گوت دەکرێت تەلەفۆن شتۆ بکەی گوتم ئێ باش برنامج شيء ها برنامج شيء وڵی لە کەناڵی دیمە پەخش دەکرێ گوتی خۆشویستی هاوڕێ وڵی مەگە ئارامی ئەلێرە یان پێدڕادەگەن کووری ئەمنارە زۆر زۆر خۆش دی ئەوها چاوت ماسم برای بەڕێزی چاکەم چاک سەنا ماڵ و کە چاکەم ڕێزی چاکم چاکم دەستەکانت خۆش بێ زۆر سپاس ئەو چەندێکە هاوڕێکە تقریبان 12 سال دەبی 12 ساڵە پێکەوەن چ سیفەتێکی ئەو زۆر بەدڵە زۆر ڕازگۆ لەگەر من زۆر ڕازگوێ قەت یعنی دروی لەگەرم نەکردیان هەر شتێکی هەر مۆزوعبی دەستەکانت خۆش بێ زۆر سپاس مەمنون ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن تۆ خواردن ئەخۆیت ینی حەزت لە چ خواردنێکە کواوەرە پێشەوە لە لای من كفتة گفتە باشە من ئێستا ئەپێکتان پێ ئەناسێنم باشە ئێواتوان لە ڕێگەی و ئەپەوە خۆشترین خواردنەکە داوە بکەن بە کاتێکی زووش ئەو دوو بچکۆلێش هاتنە پێشمان کێشەنیە خواردنێکی خۆش و بە کاتێکی زۆر خێرا و بە نرخێکی زۆر گونجاو ئێوە ئەتوانن داوای بکەن بڕی 15,000 دینارتان هەیە لە زۆ دەتوانی تۆ بە بڕی 15,000 دینار خواردن داوا بکەی لێ باشە و هەروەها بە بڕی $30 لەلایەن نایکەوە بووی بە خاوەن خەڵات هەر لە ناو فامیلی مۆڵەتە دەتوانیشی سەردانی بکە بازار زۆر سپاس دەستکانتان خۆش بین شاڵا و بەرنامەر بەردەوام بی شاڵە سەرکەوتوو بن چۆنی سرچا سەرچاوە چۆنی سرچا چۆنی سرچا چۆنی ممنون زۆر سپاس چاوت بەکێ چۆوا جوانە ها چاوت بەکێ چۆوا جوانە لا هي خو هەر بە ئی خۆت چوە ها ئەدی بابە داکرد لا وشي منينا وەکو تۆ نین ئەی تۆ بەکێ چووی نەنکت پورت باپیرت مامت خاڵت كاسنا شو بخون شو ما بەخۆ چووی ها ئەین تۆ لەکوێ هەربە بەدایکە باوکت بچیتۆ لا ولا لە باشە وەرە بزەم ناو چێ مصطفى کاک مستەفا لە پۆلی چەنی شاش پۆلی شەشی بلا وا جوانی باشە کاک مستەفا تۆ حەزت لە چ شتێکە بۆ نمونە دڵت بە چ شتێک زۆر خۆش ئەبێ طوبانة بە تۆپانەیە بلا تۆش بە تۆپانەیە بلا باشە منێستە خەڵاتێکت ئەدەمێ بڕۆ بخۆت لە سەرەوە هەر لە ناو فامیلی مۆڵ بڕۆ بخۆت یاری بکە باشە بلا بە شتێکی خۆشم پێشکەش ناکەی هكوتة وەکو مەتەڵ بێ وەکو نوکتە بێ وەکو گۆرانی أخوي تنفيني ئەولو أخوي تۆ جوانبی دەبی شتێکیش لە بۆ من پێشکەشکەی لا نازع تو هەندەی مەڕۆ مادەم دوای دەبێ بچمە ناو دوکانی وەرە پێشەوە
دابا شتێکم پێشکەشکە وەکوچە آخر باشە دایکت خۆشترە باوکت هەردوو خۆی پسەرێکی زۆر ئیزعاجازانەیە گەر لێت بپرسن دایکت خۆشترە باوکت هەردوو وانە وەڵێ خی گەورە دایک و باوکت بۆ بهێڵە و تەمەنە درێژ بێ ئیشەڵا من هیچ پرسیارەکەت لێ ناکەم یەکسەر خەڵاتی خۆمت ئەدەمێ باشە دەستەکانت خۆش بێ زۆر سپاس تۆ لە ئیندۆر گەیم بڕۆ یاری بکە لە فامیلی مۆڵ لەگەڵ دایە بابە باشە باش هیچت هەیە بۆ ئێمە دەستخۆشی سپاس ڕا سپاسان دەکەم منیش سپاسی تۆ ئەەکەم سڵاتان لەبێ خۆتان بەخێرم بەخێرم بە فامیلی مۆڵ هەر بژی زۆر سپاس سەلامەتی بژی سپاس دەکەم جە و کەشوهای فامیلی مۆڵتان پێ چۆنەوە زۆر باشە بەس ئێستا ڕەمەزانە خۆتان دەزانن تۆزێک فەرقی کردیە هەم سەبەبی دریشەیە تاوان مەسەلەن ئێستا بۆچی پێشان خەرەبارق نییە لەبەر ئەو مەسلەی کە ئێستا هەیە بە بۆنەی نەدانی معاش و معاش نەهاتون و ئەوانە بەڵام ئینشاڵە وەزعەکە باشتر دەبی بەرە باشتر دەڕۆ بە هیواین وەزعەکە بەرەو باشتر بڕۆ ئینشاڵڵا ئێوە چی یەکەن وەڵا هەر هاتین دانیشین چی یەکن چی برادرین هاوڕێ یەکترین بەڵێ چەند ساڵە هاوڕێن وەڵا زۆر تقریبا 5 سال دەبی 24 ساڵ نا 4-5 ساڵێکە بێت 4-5 ساڵە باشە چی وای کردی ئەوە یەکتری بناسنیان چی سەبەبێکە بوو سیفەتە جوانەکانی کوڕێکی ڕێک و پێک و بەڕێزە هەڵسوکەوت و ئەتواری پیاوانەیە تاوان پیشەکەش دەورە بینی نای بەڕێزت من وریامە مهندس وریا مهندس و یەکسەر پیشەکەی خۆشیوت باشە ناسر ئەحمەد کاک ناسر کاک ویلیام ویلیام وریا وریا عفو داوای لەبەر نەکەم من هەڵە تێگەیشتم کاک وریا ڕۆژانە بەچیەوە خەریکی وڵی ئیش و کار و داوامی خۆم و ئەو کاتانش کە فریمە مەسەلەن پیاسەیەکەکەم یان خەریکی خوێندنەوەم ئیتر ئەو شتانەیە خوێنەریانی خۆشترین کتێب لە لای تۆ چ کتێبێکە بەخوای ئەمن ئێستا سینۆهام زۆر پێخۆشەیانی فاڤۆریتی منە زۆر خۆشە زۆر کتێبێکی یەکەیم خوێندوتەوە بەڵام زۆر خۆشە نوێشی هاتو ئێستا بۆ تە چواربەرێک من ئەویشم خوێندن نەبینیە ئیشاڵە سەیریشیەکەم ئیشاڵ زۆر خۆشە ئەی تۆ ینی هیچ بینت لەگەڵ خوێندنەوەی هەیە با هەمە بەڵام ئەو بەرگەی جەناب دەرێ بەرگەیم چوارەم نەخیر نەم بشم بینی وەڵا حەزشم دەکردی سینۆها کتێبێکی زۆر خۆشە زۆر شتی لێوە فێر ئەبیت من لە نوێژە تقریبا لە 2002 ئەوانە خوێندیتمەوە کامل باشە بۆ بوونەوە ئێمە لە پرۆگرامی مایکە سوورەکەەوە لەگەڵتانین باشە زۆر سپاس پرسیارێکتان لێ یەکەم ئەگەر زانیتانە بنە خاوەن خەڵات ئەگەری ژنەتان زانی ئمە پێکەوە چاڵنجەکەکەین باشە باش بەدڵمانەیە بەس پێش ئەوە شتێکی خۆشم بۆ ناگەڕنەوە وەڵی ڕەمەزانە باسی چی بکەین نازانم بەڵام شتێک هەیە دینیە ینی لەبەرەوەی لە ناو ڕەمەزانین باسی کەین باشە هەرچەندە وەختەکە درێژ نەبیتەوە دەرێ یەک لە کوڕە بەدینەکان لە زەمەنی خۆی زۆر متەدەین دەبی هەوەکو ئێستا وەزعکی زۆر خراپ دروست دەبی لە بیئەکەی ئەوان ئەو کوڕە چەند فترەیەک یعنی خەڵکەکە هەمووی بێسعەت و بێتاقەت دەبی پارە نامینێ خەڵک بیخوا بەڕاستی ینی نان نامینێ بیخوا ئەو کابرای زۆر متەدەینە زۆر دەپارێتەوە لە بەرخوای داوای لێ دەکا کە وچ برێ ڕستقەچی لە بۆی بنێری دوو ڕۆژ مندارەکانی نانی ناخۆن یعنی ئەوەندە برسی دەبن مندارەکانیان نانی ناخۆن دەڕوا دەگەڕێ دەبینی یەکێک لەوەیە وچ برێ ئەو خوای گەورە یەکەچی مسەخەر کردی لە بۆ ئەوی ئەو هاوکاری بگەینتە دەستی ئەو کابرای دوو کولێرەی دەداتێ دوو کولێرەی دەداتێ کۆلێرەکان ناوی هەلوای تێدایە باشە بەڵێ دێتەوە ئافرەتەکی دەبینی ئافرەتەکەی مندارەکی ئێتیمی لەگەرە ئەو مندارە تیمە دەگیریێ یعنی زۆر دەگیریە زۆر داد و فێخانێتی لە برسان ئافرەتەکە بە کابراایەکەی دەرێ وەڵاهی سێ ڕۆژە ئەو منداری من زاد نەچیتە دەوی یعنی تەمەشاکە کابرا پێ لە ڕوحی خۆی دەنێ لەبەر ئەوەی مندارەکانی خۆشی زۆر برسینە بەڵام لەبەر خاتری خوا و وەختەکەی دوو کولێرەکەی دەداتە مندارەکەی و دەڕوا کە دەڕوا دەگاتەوە مارێ خێزانەکەی لە دەرکەی ڕاهاوار دەکە دەرێت و لە چی پیاوەکە دەرێ ئەو کابراایك لە دوو دەگەڕێ 2 سەعاتە
ئەویش دەرێت چ بووە کابرای دەبینی دێتن دەرێ کاکە وەڵڵاهی بابی تو وەختی خۆی پیاوەتی و چاکەی زۆری لەگەن من کردیە پارەی زۆری بە قەر دایتە من بەڵام بابت نەمایە ئێستا ئەمن ئەو پارەی کە دایتێ من و قازانجەکەی کە بە شریکی لەگەرم بووە هەموویم لە بۆ هینای زانا قدرەتی خوایە دەرێکە هینایەتی ئەوە دەکا دەیداتێ و دەڕوە باشە چەند ڕۆژێک پاشی خەونەچی دەبینی لە خەونەکەی خوای گەورە لە ڕۆژی مەحشەرەیە ینی لە ڕۆژی حەسر و حسابە حەق و حسابی ئەو کابرای دەرێ پارەکەی کرد لە بابی لە بۆی مایتەوە لە بۆی هاتیە هەمووی دەکاتە خێر زەمانێکی نارێم زۆر خراپ بووە دەکاتە خێر و عسەنات هەمووی لۆ دەینە سەر تەرازوی دادنێن ینی خێر و چاکەکانی وەچی یەکە ئەو خێرانی لە بۆ دادنێن وچی پەڕەکی یعنی خێرەکان لە بۆی ڕۆیشتیە بەڵام وچی پەڕەکی سووک دەڕوا دەرێن کاکە ڕاوەستن ئەوە خێر و حەسەناتی وەکو یەکە خێر و خراپەکەی وەکو یەکە دەرێت دوو کولێرەی مایە دوو کۆلێرەی مایە بیدن دانێنە سەر تەرازۆکەی دوو کولێرەکەی کە دایتی ئەو هێتیمەی دێنن لەسەر تەرازۆکەی دادنێن تەرازۆکەی ئەوەندە بەرز ئەوەندە قڕز دەبی یعنی هەموو شتەکانی نەزاتی دەبی لەو مەسلەی مەحشەر و ئەوانە دەرێن ڕاوە هێشتا مایە هەدی فرمێسکی مندارەکەی ئەدی ئەو پێکەنی مندارەکەی یعنی کەواتە ئەم مەقسەدم چیە لێرە خەڵکە دەورەمەندەکە خەڵکە دەستڕۆیشتووەکە هەموو ئەوانەی کە ئێستا حەز دەکەن خەڵک بێتاقەت و بێسعاتە هاوکاریان بن هاوکاری ماڵەهێتیم و وەکو برا و خوشک وەنیە هاوکاریان من ئیشاءڵڵا خوای گەورە هەمومان نەجات بدا خی گەورەش دایمەن شتێکە کاتە سەبەب بۆ کەسێک ڕستێک هەر شتێک بێ ئەی کاتە سەبەبێک ئەنی کە خی گەورە شتێکت دێنێتە پێش هیچ شتێک بەبێ سەبەب نییە دایمەن خێری خۆی تێدایە و کاگوریاش ئەوەی لێرە پێوتین کە دایمەن خێر بکەین و بزەیەک خەندەیەک پێکەینێک بەڕۆی کەسێکە هیچی تە ناچێ ئەوە شەر بە چاکە بۆت ئەنووسرێ ینی دایمەن تۆ شرت نییە شتێکی زۆر گەورە بکەیتە خێر بڕپارەیەکی زۆر زۆر بکەیتە خێر ئەها ئەو کەسە بەو دوو کولێرێ ئەو دوو خێرەی بۆ هات ئەگەر کەسێک بێ بۆ نمونە تۆ خواردنێک بکەیتە خێریان بۆ نمونە بڕپارەیەک بکەیتە خێر ماڵێک لە هەژاریەوە دەربێنی دڵێک لە تەنگیەوە دەربێنێ بەخوای گەورە چ خێرێکت بۆ بنووسێ زۆر سپاس دەستەکان خۆش بێ مەمنون باشە با ئێمە پرسیار بکەین تۆش وەڵام بدەرەوە باشە پرسیارەکە مەڵێت ئەو بەڕفقەکەڵی هاوکارم بە بەس پێچە زۆر زیرێک بپێویست بە هاوکاری نەبێ بە تەمای خۆی بزانین ئەڵێت چه ئاژەڵێکە کە هەرگیز ناخەوێت چه ئاژەڵێک کاتێک ناخەوێت باش هیچ ئەوە هەیە اختیارات شتیوە هەیە اختیارات هەیە بەس ئەگەر ئەوەندە نەڕۆنە دواوە یەک دەست بەر هەست دەکەم ئەو پرسیاری جەنابەت شتە بەحریەکانە زیاتر نەک ئەوانەی مەسەلەن وەکو خشۆک و ئەوانە نییە تاکیدم پێم وتی کە تۆ زۆر زیرەکی سپاس دەکەم نازانم دەریاییە نا زەحمەتە ماسی بیت لەبەرەوەی ماسی زاکیرەی ئەوەندە بەخۆت نییە من لە بینی ماسی و قڕشا هەڵبژاردنت بۆ ئەەکەم کامیان باش هەرچەندە اختصاسی من نییە بەڵام ئەوەی کە مەسەلەن فکرم لە بۆی دەڕوە ماسی نییە لەبەر چ ماسی نییە ماسی زاکیرەی زۆر بێخواتە لۆ کاتێک ئینسانێک دەیەوێ ماسیەک ڕاو بکات کە قولابێک فرە دەداتە ناو ئاوەکە ماسیەکە دێ شەنسی خۆی بە قولابەکەەوە گیر نابێت بەڵام یەک فڕا یعنی چەند سانیەک دەگەڕێتەوە هەمان شوێن کەواتە زاکیرەی ئەوەندە قرش ئەمن هەست دەکەم قرش بیت هەست مەکە دڵنیاوە قرش دڵنیامە ماسیە ماسی قرشە ئەمن هەست دەکەم قرش بیت لەبەرەوەی ماسی هەروەکو تازە بەخۆش پرسیاری وڵامەکەی خۆدیاوە دەرێ زاکیرەی 5 سانیە تاوان هەر ئەوەیە کە زاکیرەی 5 سانیە ناشتوانی بخەوی بەڵام کە قرش قەبارەی گەورەترە دەتوانی بخەوی دەتوانی حرەکەی بکە دەتوانی قرش فەرقی هەیە ڕێی من فەرقە قرش بیئەکی تایبەتتری هەیە لە مەسەلەی تیشترە زیاترە و یعنی کە تەرکیزی زیاتر بدەبی خەوی شێ ئیشاڵڵا هاوڕێکەم ڕاست بیت بۆ ئەوەی خەڵاتەکە لە بۆ ئەو برای بەڕێزەم بیت باشە تۆ
هاوڕێکت زانی باشە ئەزانی لەبەرچی سێرکەم قڕش چکە بەهۆی ئەوەی کە گەورەیە قەبارەی گەورەیە لە هەموو شوێنێک ناتوانێت بە تایبەتی دانیشت بۆ نمونە مێشکی ئارام بکاتەوە بخەوێت وەکو ماسی نییە ماسی بەهۆی ئەوەی کە قەبارەیان بچووکە ئەتوانن لە شوێنەکان بمینێنەوە و خەوی خۆیان بکەن ئەگەر لە پارچە ڤیددیۆی شابینی بێتان ماسی ئەتوانێت چاویدا بخات و بخەوێت بەس قڕش ناتوانێت کەواتە وەڵامە ڕاستەکە خۆزگە ئەو بیزانی وە پیرۆزە کێشە نییە هیچ کێشە نییە باشە با من تۆ چاڵنجێک بکەین پێکەوە باشە کە تۆ 4-5 ساڵە ڕەفیقی ئەوی پێم بڵێ ڕۆژی لەدایکبوونی کێیە ڕۆژی لەدایکبوونی کێ وای ئەو نازانم ئەو ئایدی لێگەڕێ ئەو وەکو هەویە ینی ئایدی بە ئینگلیزی وچی برێ ئەمە پێ دێن بیرۆکە ئایدیان نا ئایدیا فەرقی هەیە لەگەر ئایدی ئەوەی لێگەڕێبان نەبتە مەسەلە چی ڕکلامی لە بۆ ڕۆژی لە دایکبوونەکەم باشە ڕێژەی شەحنی مۆبایلەکەت چەندە بێ ئەوەی سەیری بکەیت ئێستا حالیان هەفتە 65 زەوانێ بە تەقریبی وەریەگرم لە بینی 60 تاوەکو هەفتەیە باشە بەس با ببینم چەندە؟ هیچی نەبوو؟ ئێستا من چی لەگەڵ تۆ بکەم؟ شاعیرە چی جوانە شاعیرە بابا ئەوە کوڕە چی شاعیر دەستی نووسینی زۆر جوانی هەیە ناتوانم برم شاعیرە بەڵام دەستی نووسینی جوانی هەیە حەزم لێیە وەکو هاوڕێیەک و برایەک شتێکمان پێشکەش بکە ڕەفیقەکە داوات لێکە نابێت دڵی بشکێنی بۆ منیش منیش کێشەم نییە ئەو وەلو شتێکی سوودفەیە و فوزەتیە مۆبایلەکەتان نووسی بێتەوە یان نیمە بخۆ لە کتاب هەیەتون تشتم نووسێ بەڵام وەکو لە موبایل هەبێوانە نیتم لە بەریشم نییە وەکو دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس لەگەڵ بینتان لەگەڵ خواردنە چۆنە خواردن داواکردن وەڵی ئەمن بەخۆم زۆر حەز بە خواردنی دەرێ ناکەم ماڵێ لە ماڵێ کەس داوا ناکە ماڵەوە داوا دەکەن چیان بێ بەڵام ئەمن بە خۆم حەزم بە خواردنی دەرەوە نییە لای ئێوە وەکو خواردن دەرێ ئەستن هەر نایخۆم بۆ تەبیعەتم وایە ناتوانم بیخۆم ئێستا من ئەپێکتان پێ ئەناسێنم ئەتوانن لە لای منەوە یەکسەر سکان بکەن و ئەپەکەش دابەزێن خواردنی زۆر خۆشی لێ و بە خێرایی و بە کاتێکی زۆر باشی ژەگاتە بەردەستان باشە ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن دەستخۆش زانیم تووشی مشکیلم دەکەی لە مارێ تووشی کێشە ناوی ناڵم تووشی کێشەبی ئێوە توان لێرە سکان بکەن هەم خواردنەکە بین و ئەپەکەش دابەزێنن بە بڕی 15,000 دینار لە زوو بەڵێ لە زوو دەتوانن خواردن داوا بکەن بە بڕی 15,000 دینار تۆش بۆ خێزانەکەت یاخود بۆ کچەکەت لە ماڵێ ئەو خەڵاتیان بۆ بەرەوە پێم وتی کە ناڵم تووشی کێشەوی لە لاڤی ڕۆسا هەر لە ناو فامیلی مۆڵ دەتوان بێن بازاری خۆیان بکەن لێرە تۆش لە فامیلی باربێرەوە دەتوانێت بچیت راشتێکی باش بکەی سەر قژی خۆتان چاوی زۆر سپاس ئەمە بیدایەکەی نەمامیش جوان بە تەواوی خۆمان بناسێنین ئەمن مقدمی ئەندازیار وریامە کاک ناسریش هەم مقدمە پیشەکەیمە ئەوەیە بێکەوە زۆر بێکەوە هاتچۆ دەکەین سپاسی گۆی بەڕێزیش دەکەم خوشکەی عزیزی ئێمەی ئەو هاوکارانت کە پێشمەرگەی ونن لە پشتی کامیراکان زۆر هیلاک و ماندوون ئەوە دەمەکی خۆشە لە بەرامبەر ئێمە دەستیان هیوادارم مۆفەق و سەرکەوتوو بن هەر بژین سپاسان سپاس دەستان خۆش دەستی و کامێرەوانە خۆش خۆشحاڵ بووم زۆر بینەرانی مایکە سوورەکە کێم لەلایە مامۆستا ماجد چۆنی؟ سپاسان دەکەم سپاس بەخوا لەو پەڕی باشی دامە زۆر لە خوای بە زیادوی بەس نییە؟ قەت بەز نییە بەردەوامین هەتا دیمەن تیڤی مابی ئەمە بەردەوامین مامۆستاگیان بەخێر بێ بە فامیلی مۆڵ سپاست دەکەم ئەرە بەز نییە لە ماوەکی کەم توانی یعنی بەڕاستی ئەوە ڕێی من نێ ڕێی هەموو خەڵکی ئەو شارەیە بە ماوەکی کەم توانی ینی هەموو سوسیال میدیا داگیر بکاتن یعنی بەڕاستی بەرهەمی جوان و زۆر پوختمان پێشکەش بۆ خەڵکی کرد خەڵک هەموو هەفتە چاوەڕێی ڕۆژی شەمێ بتە سعات 9 شەو بەرنامەی نوێی ئەرێ بەزنێ تەماشە بکە باشە مامۆستا لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنی؟ زۆر باشم
وەکو تین و برسی. ئەو ساڵ دەزانی خۆشیەکەی لەوەیدا کەتیتە ناو بەهار وەک دەتوان برە زستانە خەڵک زۆر هەز بە تێنێتی بە برسێتی ناکە بەس خۆی بای خۆی بڕ شتێنی و ئەوە دەبی بەس کێشەشی وانە بەتەمایی کەی دەست پێ بکەنەوە بە ئەرێبەزنیە بەخۆی دەبای هەڕای نەگرین بەس دیار بوو دیمە تیV وێنەگرەکان زۆر سەرقاڵی بەرنامە یەک لەوانەیە بەنامی بەڕێستە و چەند بەنامەیت کە بوون دیار بوو پێرانە دەگەیشت لە مانجی ڕەمەزان درێژە پێ بدەین بەس ئیشاڵە پشتیوان بەخوای لەگە کاک مەسعود بەڕێوەبەری تیV قسەمان کردیە هەر دوای ڕەمەزان یەکسەر بە بەرنامەی نوێ لەگەڵ بارزان سنجایی دێنەوە مەیدان باشە مامۆستا شتێکی خۆشم بۆ ناگەڕێتەوە لە ئەرێبەزنیە بە قورئان ئەوجە باسی چلۆ بکەم هەر هەمووی هەر خۆشە ئەرێبەزنیە زیاتر بە بارزانی خۆشە دەرهێنەرەکە زۆر تووڕە دەبی بۆ هەیە لێرەوە بۆ مامۆستا بارزان سلااو ڕێزی تایبەتیم لۆ کاک بارزانیە تووڕەبوونشی جوانە بەڕاستی زۆر لێمە زۆر تووڕە ئەبێ زۆر بەس تووڕەبوونەکەی جوانە لەو خزمەتی ئیشەکەیە یعنی ئەمە زۆر جار قەزدان هەندێک دەکەین ینی ئەو پێ تووڕە دەبی و بەس ئەو ئاگای لێ نییە ئیتر جار بەجار دەبینی هەتە وێرەگرەکانیش خۆوانە هەر هەون بەناوی سەیر بانجیان دەکە لە تووڕیان ئەو کاتەمەش پێ دەکەین و بەڕاستی هەمیار خۆشە هەمیار خۆشە مامۆستا هەتاوەکو ئەو تەمەنی کە ئێستا هاتووی خی گەورە تەمەنت بەرەکەدار بکە ئیشەڵڵا هیچ کەسێک هەیە هەتاوەکو ئێستا تۆ عاجزت کردبێ بۆ نمونە هیچ پەیوەندیەکتان نەما بێ پێکەوە حتما هەیە حتما هەیە بەس ئەگەر تاگلایەنە قسە نەکەم هیچ کاتێک چەپڵە بە یەک دەست لێ نادرێ ینی ئیلا بێ بەرامبەرەکەشت خەتایەکی ئەوەی ئەمنی بناسی دەزانی ینی قەت نامە ینی زاڵم نیم ینی زۆردارەکە ئەمن نیم کەسەکەی بەرامبەرم ینی هەزیەتی داما پێم باش وە دوور کەومەوە لۆی لە بۆی بتوانم زیاتر هەناسەکی زوان هەڵبژم کە لێشی دوورکەتیمەوە بەڕاستی زۆر مرتاح بووم خۆی وایە مامۆستازانی چۆنە هەندێک کەسێ وەکو ژەهرە بۆ ناو ژیانت ینی وەکو ئەوەیە ها چۆن پێی ئەڵەن مۆرانە ها چۆن مۆرانە شتێک ئەخوا هەتا وەکو بنی ناوەستێ خاتوونەکەی من ئەگە ئەوانە سەتا دەشت شتیان تێدا بی خۆم ئێستا بۆ ڕەمەزانە دەسم دەست لە ملیان دەکەم ینی هەر ئێستا کە هاتمە ژووری ئەو سیکوتێری دەرکەی بڕێک بە حرەکەک عازی کردم تووڕە بووم پاش دەرەقەیت کە دیستان چمەوە لای دەستم لە میل کرد گوتم لەگە کوڕەکەم هیچ فەرقت نییە گوتی مامە زیاتریشم گوتم لێم گەڕە بڕێکی فعالم کرد بە حرەکەت تو گوتی ئەم لە بیرم کردیە ئەزانم ئەو کەسەمە زۆر لێ بردەمە بەس هەندێک کەس ئیوەی نییە دوورکەمەوە دەمەیە بەردەوامی دەمە ژیانی خۆم هەندێک کەس هەیە بۆ نمونە تۆ لێشی ئەبووری هاڵی لەبەر خوا با بڕوە بەس ئەوەیە کە لەسەر ژیانی من نەبێ و کێشە بۆ ژیان و ناخۆشی بۆ ژیانی من نەنێت ڕاست دەکە قسەکە زۆر زۆرتەوە ئەمنیش هەر لەو شتەیە ینی پرسیارەکەتەوە بوو بەڵێ خەڵکەکەیە ڕەنگە یەک دوو کەسیش من هەرەوە نەبن لیان دوورکەتیەوە پێویستیان بە من نییە ئەمنیش پێویستم بۆوان نییە بەس دوورکەوتنەوەی من جەستەم باش دەبی ینی هەناسەم خۆش دەوی دەستەکان خۆش بێ مامۆستا چ شتێک تۆ زۆر دڵخۆش ئەکا ئەو کاتێک کە لە پێشکامی ڕەنواندن دەکەم لەگە خێزانەکەم بێکەوە کەنان دەخۆین چکە زۆر کەم پێکەوە کۆ دەبینەوە چکە هەر کەسەمان کچەکەم کوڕەکەم خێزانەکەم هەرێکە بە کاتێک دەیدێنەوە بەس هەندێک ڕۆژ بە تایبەتی ڕۆژی جمعان کە لە یەک سفرە کۆ دەبینەوە زۆر دڵخۆش دەبم ئەو کاتانەی کە نواندن دەکەم زۆر خۆش دەم زۆر چ حیوارێکی ئەریبەستنیە لە مێشکت ماوە تۆ زۆر بۆ نمونە لەگەڵی مرتاح بوویتە یان لە فکرت بێ بڵێ ئەو حیوارە لە بیری من ناچێتەوە ئەتوانی پێم بڵێ ئەخ زۆرە نازانم خۆی زۆریانم لەبەریانی بەس حیوارەکان ینی زۆر ئەو هاکاریگەلێکی نیێستا بشیڵێم ینی تاسیر ناکاتن بەس خەڵک زۆر ئەوەی بەدڵ بوو قمارمان کرد ئەوەی کە ئیفلاس دەکەم و ئەو دەکەم دیار بوو خەڵک زۆر لە بازار باسی ئەویان دەکرد یانگۆ مامۆستا بەڕاستی بابەتەکی جوانتان باس کرد و خەڵکەکی زۆر ئەو تووشی ئەو وەزعی بووە و ئیتر حیوارەکانی شێر خۆشم تۆ لەوێنە بەس ئەوەیە دەرەم بەردەوامم هەتا لە قمارەکە پێی دەڵم هەڵناستم تاوەکو هەموو شتەکانی خۆم یادەیگەڕێن وان هەمووی لە سەدادەنێم پارەکەی ئەوە بۆ هەموم دۆڕاند و ماڵ و سامان و هەمووی دۆڕا ئەزەوە دەرسەکە بۆ هەموو ئەو کەسانێکەوە نمونە خۆی گەورە ڕێ پێ نەدا هەوڵ بدەن ڕۆژێ
دە 15,000یانە بێ زۆر باشترە چاویان لە پارەی حەرام شتووا بچکە ڕۆژێک دێ ئیفلاس دەکەن. مامۆستا من پرسیار لە تۆ ناکەم بەڵێ. باشە بەس تۆ چه ئامۆژگاریەکت بۆ ئێمە هەیە بۆ گەنجە و سەردەمە هەیە؟ خۆی ئامۆژگاری گەنجی ئێستاکە بەڕاستی ینی ئەگەر مخاران بەمە بکەیت زۆر لەمە پێشکەوتر ینی ئیوەی نییە ئامۆژگاریان بکەیت بەخوا یعنی هەمووی بەتوانان ئەو کە تەماشەکە ئەو وێنەگرەکان زۆر بەتوانان لە ڕووی ئەلکترۆنیات ئەو مۆبایلیان دەدەستە بە چەند سانەیەک 1000 شت بۆ دەکەن کەچی جیلی مەشتانە نێدەزانی من ئێستا کەش بەحاڵ ناوێک لە مۆبایلەکەم دەدەزمەوە کەچی دەدەمەس کوڕەکەم یەکسەر دیکاو دەلا بابا دەنەوە دەستی ناوڵا جیلی ئێستاکە ینی ئەگەر بەراوردی کێ لەگە جیلیمە ئەوانە زۆر پێشکەوتوترن زۆر زیرەکترن زۆر بە ئیمکانێتترن و هەستیش دەکەم حەزیان لە کارکردنە زۆر چاویان لە دەستی با ڕەنگە هەبن بەس نسبەکە کەمە ئەمن وای دەبینم. مامۆستاجان زۆر سپاس مەمنون ئێمە زۆر خۆشحاڵ بووین کە تۆمان لێرە بینی. من زیاتر تەلەڤیزۆنی دیمەن ئێستاکە بە مالی خۆمی دەزانم. ئێستا بەرنامەشم نییە ئێستاش بەرنامەشم نییە دەچم سەردانیان دەکەم ئەو ڕۆژ نیازم هەبوو سەردانیەکە بەس کاتەکە هەو نەبوو ئیشاڵە بەیانی دەچم سەردانیان دەکەم. مامۆستا گیانمە زۆر خۆشحاڵ بووین دەستەکانت خۆش بێ زۆر سپاس مەمنون ئەو من ناڵم تۆ لێرە بەدەست بەتاڵی بڕۆی من خەڵاتی خۆمت پێشکەش ئەەکەم باشە ئەگەر هاوکارم خەڵاتەکەم بدەنم لەگەنگۆ بەخۆی خۆی لە خۆی خەڵاتەی زۆر سپاس دەستەکانت خۆش بێ خۆی گەورەتەوە بۆ ئێمە بێڵێ ئیشەڵڵا. مامۆستا لە ئەپی لە زووەوە تۆ دەتوانی بە بڕی 15,000 دینار خواردن لەوێ داوا بکەی ئەگەر ئەپەکەشت نییە ئێستا تۆ دەتوانی ئەپەکەدا بەزین و لە ڕێگەی ئەوە سکان بکەیت و بیبینیت باشە؟ هەم دەتوانن ماڵش سوودی لێ ببینین بە شتا و هەروەها بە بڕی 25,000 دینار لە هۆم ئستەمبوڵەوە بووی بە خاوەن خەڵەت لە ناو فەملی مۆڵە عەفو دەتوانێت بچی بازاری خۆتی پێ بکەیت. بژی سپاسان دەکەم سپاس دیمە تیڤی پێشەنگە لە دیاری لە دیدار لە هەموو شتێک زۆر زۆر سپاس هاتی زۆر سپاس مەمنون ئەزیز. بەڵێ بینێرانی دیمەن تیڤی و پرۆگرامی مایکە سوورەکە من ئەم جارەش هاتمە کۆتایی بەرنامەی ئەمڕۆم هەتاوەکو پرۆگرامێکی تری مایکە سوورەکە هەر شاد بن.